جارێک سپاسەوێ بینەرانی شارپرێز دیارە ناڕازایەتی و خۆپیشاندانی خوێندکارانی ناڕازی لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان و پارێزگەستەمانی بە دیاریکراوی بەردەوامی هەیە. لە ئێستادا ئەم دیمەنانەی کە ئەیبێنە پشتی منەوە خۆپیشاندان و ناڕازایەتی خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە کە شەقامی سەرەکی بازنەی مەلیک مەحمودیان گرتووە. لە ئێستادا خوێندکاران بە مەبەستی بەدەستخستنی مافەکانیان لێرە لە سەرجەم زانکۆ و پەیمانگاکان خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانیان بەردەوامن. لە ئێستادا خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیک شەقامەکەیان گرتووە ڕێگای هاتوچۆ ئۆتۆمبیل نییە. لە ئێستادا ئۆتۆمبیل ناتوانێت هاتوچۆ بکە لە شەقامەکەدا. خوێندکاران دەیانەوێت لە ڕێگەی ئەم جۆرە فشارانەوە حکومەت وەلایەنی پەیوەندیدار ناچار بکەن کە داخوازیەکانیان بۆ جێبەجێ بکە کە داخوازی و داواکاریەکانی خوێندکاران لە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان لە بەشە ناوخۆیەکانیان هاوکات داواکاری سەرەکیان کە بریتیە لە پێدانی دەرماڵە کە ماوەی 8 ساڵە دەرماڵەی خوێندکاران لەلایەن حکومەتەوە بڕداوەوە ئەو ڕەپارەیە خەرج ناکە بۆ خوێندکاران. ئێستادا بە مەبەستی بەدەستخستنی داواکانیان و بەدەستخستی مافەکانیان هاتوونەتە سەر شەقامەکە و شەقامەکەیان گرتووە. دیارە لێرە بەشێک لە هێزە ئەمنیەکان لێرەن. لە ئێستادا لەلایەن بەشێک لە هێزە ئەمنیەکانەوە هەوڵ دەدرێت کە شەقامەکە بەڕووی شۆفێران و ئۆتۆمبیلدا بکرێتەوە. دەمەوێت لە نزیکەوە ڕای بەشێک لەو خوێندکارانە وەربگرم کە لە ئێستادا لێرەن و هاتوون شەقامەکەیان گرتووە. دیارەوەی کە دەبینی ئێستاکردنەوەی ڕێگاکەیە لەلایەن هێزەکان ئاسایشی پۆلیسەوە کە لێرەن دەیانەوێت شەقامەکە بەڕووی شۆفێراندا بکەنەوە. سڵاتان لێبێت بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵتانم. ئەمڕۆ لێرەواتون شەقامەکەتان گرتووە بازەی مەلیک مەحمود. دەتانەوێت داواکانتان بەکوێ بگاوە؟ داواکارەکان ئێمە هیچ بەرچاوە ڕوونیەکی تیانێ چکە معقول نییە ئەم هەموو تەلەبە لێرایە. ئەم هەموو زانکۆوانە خۆپیشاندانیان کردووە. داواکارەکانمان هیچ لە بەرچاو ناگیری. هەموو داواکارەکانی ئەمە وەکو حکومەت بۆ ئامادە نییە داواکارەکانی ئەوە جێبەجێ بکەن. وڵی جا بۆ ئامادە نییە. ئەو پارەیە کە لە مەرزەکانە سەرفێکەن، ئەو پارەیە کە لە نەوتا دەستیانەکەی معقول نییە لە تەلەبەیە سەرفی ناکەن. ئەو بڕەپارەیە پێت وایە بڕەپارەیەکی زۆر بێەوە حکومەت نەتوانێت بە خوێندکاران چییە؟ تەلەبەی دەروی 600,000 تەلەبەی ناو 600,000 ئەمە بۆ حکومەت چییە؟ پارەیەک ڕۆژی مەرزەکانە، پارەیەک ڕۆژی نەوتە، پارەیەک ڕۆژە بۆ ئەم هەموو تەلەبە کە لێراوە ساو داوای حکومافی خۆیەکە. داوای 1 دینار زیادەمان نەکردو لە مافی خۆمان. تەلەبەی ناوشار 600,000 تەلەبەی دەروی 600,000 بۆ تەلەبە زوو بۆ حکومەت هیچ نییە. بۆ تەلەبە زۆرە. تەلەبە هەیە پارەی پێ نییە بڕاتەوە بۆ شوێنی خۆی. تەلەبە هەیە پارەی نییە پێداویستەکانی داخلی و پێداویستەکانی خۆی لە زانکۆ جێبەجێکە. 100,000 بۆ تەلەبە زۆرە، 600,000 بۆ تەلەبە زۆرە. بەڵام تێناگەم حکومەت بۆ گوێمان لێ ناگرێت. مەجموعەیەک خەڵکەوە بنەوە لەگەڵ کاک بافێڵە هیچ بە هیچ ناکەن. مەجموعەیەک تەلەبەی کە لەگەڵ کاک مەسرورا کۆ بنەوە هیچ بە هیچ ناکەن. داواکارم لە حکومەت گوێ لە داواکارەکانمان بگرێت بە زووترین کات جوابمان باتەوە. دیارە لە ئێستادا هەوڵ دەدرێت کە شەقامەکە بەڕووی شۆفێران و ئۆتۆمبیلدا بکرێتەوە کە ئێستا لە چەند کاتژمێرێک پێش ئێستا لە خوێندکارانەوە
شەقامەکە گیرا بوو لە بازنەی مەلیک مەحمود ڕێگا لە هاتوچۆی شۆفێران و ئۆتۆمبیل گیرا بەڵام لە ئێستادا بە هەوڵی هێزە ئەمنیەکان هەوڵ دەدرێت کە بڵاو بە خوێندکاران بکرێت و شەقامەکە بەڕووی شۆفێراندا بکرێتەوە جارێکی تر. سڵاوت دەبێ ئێوە ئەمڕۆ خوێندکاران هاتوونەتە سەر شەقامەکەەوە شەقامەکەتان گرتووە حکومەت بۆ گوێ بۆ داواکاریەکانی ئێوە ناگرێت پێتان وایە هۆکارچێک کە حکومەت ناوێت داواکارەکانی ئێوە جێبەجێ بکەن بە خێراتیتان ئەگەم سەرەتا وڵی ڕاستەکەی کێشەکەەوەی ئێمە هەرچەنە خۆپیشاندان بکەین هەرچەند یعنی کاردانەی خۆمان هەبێت و داوای مافی خۆمان کە حکومەت جوابمان ناداتەوە بۆیە ئێمەش بایکۆتی هۆڵەکانی خوێن نەکەین هەتاوەکو حکومەت جوابمان ئەداتەوە جوابیشمان نەداتەوە ئێمە هەر ناچینەوە ناو جامیعە هەتاوەکو یعنی شتێک بە شتێکن هەرچەنە گەشتمان ناگرین ئای بێ هیوا بووین ڕاستی تاوەکو ئێستا هیچ بەڵێنێک بە ئێوە دراوە بۆ ئەوەی چارەسەری کێشەکانتان بە بکرێت لێرە و لەوێ زۆر جاڵەگەی خوێندکارانە کۆ بنەوە تا ئێستا هیچ بەڵێنێکی دڵخۆشکار ومێدبەخش بە ئێوە دراوە ڕاستگەی دوێنێ کۆبوونەی خوێندکاران بوو نوێنەری خوێندکاران پاڤێڵ تاڵەبانی وعدی دابوو بە حساب لەگەڵ خۆپیشاندانە بێت پێی وتبوون کە لە بەردەم زانکۆی سلێمان لە بەردەم زانکۆکانتان هەرێکەوە لە بەردەم کۆلێژی خۆیە خۆپیشاندان بکە و گرتبوونەوە بکە تاوەکو حکومەت هێتە سەر خەت و جوابمان نەداتەوە دەست چاوە خۆش بەڵام بەڕێزان ئەوەی کە دەیبینین لە ئێستادا لەلایەن هێز ئەمنیەکانەوە دەیانەوێت کە شەقامەکە بەڕووی شۆفێراندا بکەنەوە و بە جۆرێک لە جۆرەکان کۆتایی بە خۆپیشاندانی ئەمڕۆی خوێندکاران بێنن کە خوێندکارانی زانکۆی پۆڵە تەکنیکی سلێمانی بازنەی سەرەکی مەلیک مەحمود شەقامی سەرەکی بازنەی مەلیک مەحمودیان گرتبوو بە مەبەستی دروستکردنی فشار بۆ سەر حکومەت و لایەنی پەیوەندیدار لە ئێستادا شەقامەکە بەڕووی شۆفێراندا کرایەوە و خوێندکاران شەقامی سەرەکی بازنەی مەلیک مەحمودیان بەجێهێشت.